ئێمە کۆبوونەوەکانەوە بە تەشاوری بۆ ئەوەی خەڵکی کەرکوک دڵنیا بکەینەوە کە ئەنجومەنەکە ئەنجومەنێکی هەندێک ئەندامی کاران و ئیش و کارەکانەکەن هەندێک ئەندامیش لە دوورەوە سەیرەکەن بۆی ئەوانە بەتەواتی دەرکەوێت بە کۆمەڵانی خەڵک ئێمە کۆبوونەوەی ئەمڕۆمان کرد و کۆبوونەوەی سێشەمی داهاتووش لە کاتی خۆیاکەین و داماناوە هەر ڕۆژە بابەتێک تەرحکەین و ئەگەر گەشتین ئەنجامیش لەگەڵ هەموو قایمەکانە بۆ کاراکردنەوەی ئەنجومەن و بۆ دانانی سەرۆک و جێگر و بڕیاردەر ئەوەی شەکەین بەڵام ئێستا ئەمڕۆکە لەبەرەوەی کە ژمارەی هەموو لایەنەکان بە تەواوەتی حاضر نەبوون ژمارەیەک ئامادە بوو کێشەیەکی گرنگ هەیە لە ناو کەرکووکە کێشەیە و گومرگانی کە دانراوە ئەمڕۆ خراە بەرباس و لێکۆڵینەوە و لەمە دووە هەموو کۆبوونەوەکانمان بە ئاشکرا بێت لە بەرچاوینەکانی ڕاگەیاندن و بزانن ئەو مناقەشانی کاکرێ لەسەر چی ئەکرێ و چۆنە ئەو مۆزوعی گومرگا کە ئێمە بە سەرپێچیەکی تەواوی یاسایی ئەزانین ئەگەر ئێمە سەیری یاسای گومرجی ژمارە 23 ساڵی 1994 هەموارکراو بکەین لە سێ بەندیا بە تەواوەتی ئەم دانانی ئەم گومرگانە پێچەوانەیە